پێ ئەو بڕیارەی وەزارەتی نەوتی عێراق 21 ملیۆن تەخسیس کراوە بۆ پارێزگای سلێمانی، 5 ملیۆنیش بۆ پارێزگای هەڵەبجە. ئێمە دەست پێکرا بە هاتنی نەوت و خەزنمان کرد تا بڕەکەی ئێستا 4 ملیۆن و 300 لیتر خەزنمان هەیە. لەم ڕۆ دەست دەکەین بە دابەشکردنی نەوت لە مەڵبەندی دوو کە لەو شوێنەی کە تەواو بوو لەوێ دەست پێەکەینەوانێ. بەڵێ ئەمڕۆ دەست پێەکەین بەرمیلێک بە 44,000 دینارە. وەک پارێزگاکانی تری هەرێمی کوردستان زۆر قساکرێ لەسەر سیعرەکە ئەو ڕوونکردنەوەی بێن بۆ هاوڵاتی بەڕێز. ئەو سیعرەی کە سیعری ڕسمیە 30,000 دینار ئەوە لەوەیە. هەندێک قساکرێ لەوێ هەر کەسێک ئەگەیەوێ بۆ سیعرە بێ بچێ لێ بێ نەقڵ و دوو جووری نەقڵێ چێتە سەر، زایدەن عمولەیە چێتە سەر، هەندێک مەسروفاتە کە پارێزگاکانی تری هەرێمی کوردستانیش هەمان سیعرە بۆ دابشکردن. هەڵەبجەش ما بەبیانی دەست پێکە لەو بڕەنەوتی کە بۆ ئێمە هاتووە لە سلێمانی بەشی گەرمیانیش ئین و پاریش بەشماندان، چونکە گەرمیانیش لەو سنوورەی کە هەیە ڕاستە ئێستا لە هەرێمی کوردستان ئیدارەیەکی سەربەخۆیە، بەڵام لەسەر لە عێراق ئەو بڕەنەوتە لەسەر پارێزگای سلێمانیە. مەڵبەندی دوو دەست پێەکەین، بەشێک لە چەمچەماڵ ماوە تەواوی نەکردووە، هاوشانی ئەوە بۆ چەمچەماڵیشی ئەنێرین لە ئایندەیەکی نزیکە. لە چوار قوڕنەش بڕێکمان ماوە لەوێ وەستاین تەواو نەبوو. ئینشاءڵڵا بە پشتیوانی خوا بۆ ئەوەش بەردەوامە بین هاوشانی سنتەری سلێمانی، بەڵام سنتەری سلێمانی ناوەستێنین ئەمساڵ، چونکە ناو پارێزگای سلێمانی 2 ساڵێ من وتمان تیا دابەش نەکردووە، بەردەوامە بین.